ئەمە لە وەرزی زستانەوەکو دیارە باگراوندەکەی بەفری سپی دیارە وێنەی سمۆرەی خۆم بوو ماڵی بوو لە ناو باخچەی خۆمان سمۆرەکە برادایەتێکی لەگەڵ پێیا کرد بووم وێنەی سمۆرەیەکی برادەرمە بابڵێ زۆرە وێنانە باڵێن دەگەین. بێگومان جێگەی دڵخۆشیە کە ئەو بە وێنەیە بەشداریم لەو فۆتۆ لەو ڕێوڕسمەیە خودت با بڵێم لەو چالاچێ کرد ئەوە زیاتر بۆ من هاندانێک کە ئەتوانم زیاتر هەوڵ بدەم لە مەودووە ئینشاءالله کە لە ڕێی فۆتۆکانم بتوانم پەیامی ژینگەیی پەیامی جوانی سروشت بگەینم بە بینەرە. باشە مامۆستاجان بە تایبەت ئافرەتان لە ئیداری سەر بە سۆران کەمتر بە بابەت فۆتۆگرافەری دەدەن پێیان چ لەسەر هیوادارم هیچ شتێک ڕێگری نەکا لە ئافرەت هەتا خۆی هەوڵ نەدا بەڕاستی بربەست هەر ئەبی پێویستە خۆی ئەو بوێریە پیشان بدات بربەستەکان بشتێنی و بتوانی لەو جۆرە چالاکیانە بەشداری بکە و خۆیان دەربخەن.